جنسی ئێوەدانەوە بکەوێت من ئەڵێ بەڕەشکردنەوەی لاپەڕێکی سپی و سپیکردنەوەی لاپەڕێکی ڕەشەوە لەو دیوانانەی کە چاپ کردووە گەشتێکەکەم و چەند شیعرێک خوێنمەوە کە سێبەری مەرگ لە پشتی واڵوشکا بوو گرمەوەیە کەسەکەم ساڵی دیوانە شعرێکی تری ئێمە کوڕەکەی کورسان دیالۆگ لە وەرزی ڕابردوو هەشت چالاکیمان ئەنجام داوە لە ساڵی نوێ پێمان خۆش بوو بە چالاکیەکی شعری لەگەڵ ماوسا بەرزان هەستیار کۆڕێکی تایبەتی بۆ ساز بکەین کە بەڕێزیان لە کاتی ئێستا لە دەرەوەی وڵات گەڕاوەتەوە نیگەرانی ماڵێکی پێبەخشیوم زەنی سەر دەرگا پەیوەندە نزمە ڕۆمانی شازادە و شاعری دکتۆر خسرۆجار لای من بستێنە جوڵاوی تۆ لەسەر من سوپاسیان دەکەم کە ڕووی ئەویان لێنام و پێیان ڕاگەیانم کە بەنیازی کۆڕێک و هەم لەگەڵ مەراسیمی ڕێزلێنانێکن بۆیە بڕیارماندا تەنها کۆڕەکە مەراسیمەکە نەبێ و چەند شعرێک بخوێنمەوە و شعرەش هەڵبەتە لە دیوانە کۆنەکاندا جگەلەوەی کە دەقێکی تازەشم ئامادە کردو بۆ خوێندنەوە کە هێشتا بڵاوم نەکردوێتەوە شەڕ ئەو کاتە دەستپێەکە کێخی خۆمەگرم و کەس نییە لێمە کاتەوە بەیانی وەک سەعاتەکە بە ئاگادێنەوە Vegave tişteme mayma bismi işke önman veri. Ama sabrime petet, xumalina, tişte xumaliyam xudanetkin, mirişka, pazi, jiyarek hoş petet kerne rasti. Xumaliya xoşa, goştevi xoşa, nevek van mirişket ameliyem ve bu xud peyni sağ bebet. الماین و گندی هم حش حیواناتی کن بازی و مریشکا و مریشکت کردی هکت وان خوشن شد بازارت فرق دارن خدا فایده مریشکی گله که هکات که تو بشتی اینگه کاری که بچیش کاتیم درم خماتی جید کن فروشینو هکت وان جید فرقن شد معمل و فلان ها مریشکا و گندی گوشتی و خواسته الگلیت بازار نایت خانه چو تام تنینه ئێمە لە هەولێری پایتەختی کوردستانەوە هاتینە مۆسکۆ بۆ پشووی سەری ساڵ کە شارەکە پڕ لە جۆش و خرۆش بەدەیان نەتەوە لێرە کۆبوویتنەوە بەڕاستی سەری ساڵێکی زۆر زۆر تابرێت دڵخۆشکەر بوو. Кар, противные какие! Ква-ква-ква! Из России чудо-птицу. Сейчас мы находимся в Москве, всех с Новым годом, отметили шикарно. Посмотрите, как классно украшена Москва. Все атмосферно, даже с учетом того, что не было снега, все равно было очень приятно находиться в такой атмосфере, в атмосфере праздника, когда все везде украшено.